پاریس کچە خۆشەویستەکەی مایکل جاکسۆن. مایکل جاکسۆن یەکێک بوو لە بەناوبانگترین گۆرانی بێژی پۆپ لە جیهاندا کە بە پادشای پۆپەکان ناسراوە. لە هەموو جیهانەوە ئەوادارێکی تایبەت بەخۆی هەبوو. کاتێکی ژەواڵی مردنی ڕاگەیەنرا هەمووان تووشی شۆک دەبن بە جۆرێک زۆرێک لە کەسە نزیکەکانی خۆی و ئەوادارەکانیشی بڕوایان بەوە نەدەکرد دەنگۆی ئەوەیان بڵاو دەکردەوە کە بە مەبەست کوژراوە. بازدەوە دەکرێت کە مایکل لە نێوان هەموو منداڵەکانیدا پاریسی کچی زۆر لەلا تایبەت بووە. بە شێوەیەک پارێزگاری لێکردووە نەیهێشتووە ڕۆژنامە نووسەکان هیچ وێنەیەکی ئەو بگرن. هەر جارێکیش کچەکەی لەگەڵ خۆی ببردایەتە شوێنێک ماسکێکی بەڕوخساریەوە دەکرد. جگەلەوەش لەناو کۆشکەکەیدا شاری یاری و باخچەی ئاژەڵانی بۆ دروست کردبوو تا منداڵەکانی بپارێزێت. هەرگیز پێویستیان بەوە نەبێت لە کۆشکەکەیاندا بڕۆنە دەرەوە. پاریسی کچی دەربارەی مردنی باوکی باز لەوە دەکات کە ماوەیەک پێش مردنەکەی هەستی بەوە کردووە کە ڕەفتارەکانی باوکی نامۆ بووە بە شێوەیەک وەک ئەوەی ئیتر خۆی بزانێت دواساتەکانی تەمەنی دەباتە سەر، بەڵام نایەوێت بە کەس بڵێت. دواتر و دوای ماوەیەک ئەوەی پاریز لی دەترسا ڕوویدا. لە ساڵی 2009 ئەواڵی مردنی هونەرمەندی جیهانی مایکل جاکسۆن ڕاگەیەنرا. ئەو هەواڵەش دڵتەزێن بوو بۆ هەموو هەوادارەکانی لەسەر تاسەری جیهان، بەڵام ئەوی زۆر بە مردنی کاریگەر دەبێت بێگومان پاریسی کچی دەبێت، چونکە ئیتر کەسێک نامێنێت کە ئەم ببێتە کچە تایبەتی و تاقانەکەی. Eddie has been the best father you could ever imagine. And I just wanted to say I love him so much. لە دوای مردنی مایکل بارودۆخی دەرونی پاریس بەرەو خراپی دەڕوات، بە تایبەتی لە دوای ئەوەی بۆ هەموو شوێنێک ڕۆژنامە نووسەکان دوای دەکەون و لە تەمەنی 14 ساڵیشدا لەلایەن کەسێکەوە کە هەرگیز ناوەکەی نەدرکاندووە دەست درێژی دەکرێتە سەر. پاریس بۆ لەبیرکردنی هەموو ئەو خەم و ئازارانە بڕیار دەدات دەست بکات بە بەکارهێنانی مادەوەشبەرەکان بۆ ئەوەی ئازارەکانی لەبیر ببا و خۆی بە تەواوەتی بیرچێتەوە، بەڵام بارودۆخی بەرەو خراپتر دەچێت. دواتر بڕیار دەدات کۆتایی بە ژیانی خۆی بێنێت، بەڵام سەرکەوتوو نابێت. دوای ئەو ڕووداوانە لەلایەن خێزانەکەیەوە لە نەخۆشخانەیەکی دەرونی بە وەرگرتنی چارەسەر دەمێنێتەوە. ساڵێکی تەواو لەوێ ژیان بەسەر دەبات. ئەوەش دەبێتە خاڵێکی گرنگ لە ژیانی پاریسدا. بڕیار دەدات ئیتر هێندە ئازاری خۆی نەدات، چونکە گەر باوکیشی بەو شێوەیە بیبینێت ئازار دەچێژێت. پاریس بڕیار دەدات کە ئیتر بەسەر خەم و ئازارەکانیدا سەرکەوێت. دواتر کە دێتە دەرەوە دەست دەکات بەکاری هونەری. هەر لەو ڕێگەیەشەوە دەبێتە گۆرانی بێژ و ئاکتەرێکی بەناوبانگ. ئەوەی جێگەی سەرنجە کە پاریس لە هەموو چاوپێکەوتنەکانیدا دەربارەی مردنی باوکی ئاماژە بەوە دەدات کە دڵنیایە لەوەی مردنی باوکی بەڕێکەوت نەبووە، بەڵکو پلان داڕێژراو بووە. بەڵام بەڕێکەوت بێت یاخود بە پلان، ئێستا مایکل جاکسۆن لە ژیاندا نەماوە و وەک ئەستێرەیەک لە ئاسمانی هونەریدا بۆ هەمیشە دەگڕێت و ئێستا کچە خۆشەویستەکەشی شوێن پێیەکانی باوکی هەڵگرتووە و بەرەو جیهانی بوون ئەنگاو دەنێت.